مشاكلانی خەڵکەوە هەیە بلن لەگەڵ ڕێزم من حەزم بە تۆمەت بارکردنیە بەڵام ئەمە ناڵێم خۆ دزینەوەی بۆ معنایە ئەمە خۆشحاردنەوەیە ئەمە خۆلێلادانە لە چارەسەرکردنی کێشەی ئەو میلەتە خەڵک ئەناڵێنێ بەدەستی کێشەوە من بێم لە ناو پەرلەمانە خەریکی پەیڕەوی ناخۆی پەرلەمان بم بۆیە بەڕاستی ئەگەر بەم حاڵە ئەمە بڕیار بێ سەرۆکایەتی پەرلەمان بڕیاریدا بێت کە باسی ئەمە بکرێ ئەمە ئەو لە دەرەوەوە ئاگرە سووتی ئێمەش من خەریک ناوماڵی خۆم چۆن شتی وابێ هەر لەسەر ئەو بابەتە یاخود مەسلەی لێپێچنەوە و یاخود بانگەشکردنی ئەوانە دوا دیارەکە زیاتر لە 2 مانگە ئەنجومەنی وەزیران کۆنە بۆتەوە و بەپێی یاساش ئەنجومەنی وەزیران متمانەی لە پەرلەمانی کوردستان وەرگرتووە هیچ پرۆژەیەک یان هیچ شتێک نییە لەلای ئێوە بۆی کە بتوانن ئاخۆ هۆکاری چییە بۆچی ئەنجومەنی وەزیران کۆنە بەتوو لە کاتێکەوە خۆت ئاماژە پێکرد ئەو هەموو کێشە و قەیرانە هەیە ئەوە یەکێک لە گرفتەکانە آخر لە غیابی پەرلەمان وەکو چاودێر لەوەی کە پەرلەمان بە ئەرکی سەرشانی خۆی هەڵنەسێ محاسبەی حکومت بکە پەرلەمان تێکەڵاوی کێشە سیاسیەکانی دەرەوە بێ و ئەدای پەرلەمان بێتە قوربانی کێشمەکێشی سیاسی دەرەوە بە ئەرکی یاسایی و قانونی خۆی هەڵنەسێ ئەوە نەتیجەکەی ئەبێ حکومەتێکی گەنداڵ حکومەتێک کە بەکەیفی خۆی یاری بە قوتی میلەتەکە حکومەتێکە کە کەس نازانێت چۆن معاشەدا پارە لەکوێنە پارە چۆن تەوزیعەکە معقولە تۆ بۆڕی نەوت لە دەرەوە لە ناو تورکیا بە قەرار و بە قانون و بە ئیتیفاق بۆڕینەوت لە هەر وڵاتێکا بتەقەبی ئەو وڵاتە بچێت چاچی کاتۆ پارەی لەسەر بکە معقولە لە پارەی ئێرە ئەوەندە پارەی بۆ سەرف کرێ ئەمە ئەگەر پەرلەمان ئەم وەزیرانە محاسب بکە حکومەت محاسب بکە ئێستاکە وای لێ هاتووە ئەوان لەسەر و ئێمەوە ئەوان ئەمر بە ئێماکە نەک پەرلەمان ئەمر بەسەر ئەمە بەڕاستی من ئەم خەلەلا پەرلەمانی کوردستان ئێستا متمانەیەکی نەماوە یاخود وەک زۆرجار دەڵێن شەرعیەتی نەماوە یاخود شەرعیەتی لەدەست دەدا شتێکی وە پەرلەمان شەرعیەتی ماوە پەرلەمان هەر پەرلەمانە بەڵام ئەدای سەرۆکایەتی پەرلەمان لە ئاستی کێشەکان نییە لە ئاستی چارەسەرکردنی کێشەکانان نییە ئەبێ ئێمە ئەو کێشانی کە ئێستاکە لە دەرەوە هەیە کە یەخەو بەرۆکی میلەتەکەمانی گرتووە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دنیاە گەنج ئەوە گەشتە ئەوەندە هەزارە دنیاە تریاکچی و داوێن پیس و ئایدز هەڵگری هاتوونەتە ئەم وڵاتە لەلایەکی تر قوت و پارەی ئەم میلەتە ئەبرێ ئێمە ناتوانین حکومەتی محاسبە بکەین وەکو پەرلەمانێ ئێستا ئەو هەموو کێشەیە مەسەن ئێوە وەکو ئەندامی پەرلەمانی کوردستان کە دەسەڵاتیەوەتان هەیە بانگشتی حکومەت بکەن بانگشتی وەزیر بکەن یعنی ئێستا چارەسەرچیە ئێوەش ئەو ڕخنانە دەگرن خەڵک چی بکە ئێستا ئەمڕۆ واژومان کۆ کردوتەوە بۆ لێپرسینەوە متمانە لە وەزیری و سامانە سروشتیەکان بەڵێ بۆ لێپرسینەوە ئەمڕۆ واژمان کرد یەکەم جارە لە ماوەی ئەم 2 ساڵە ئەمڕۆ وا پەرلەمانتاران واژومان کۆ کردوتەوە بۆ لێپرسینەوە و لێسەندنەوەی متمانە لە ئاشتی هەورامی ئەمە ئەگەر بکرێ ئەمە ئەبێ پەرلەمان بە ڕۆڵی خۆی هەستێ دووەم ئەرکی ئەوەی ئەبێ بانگی ئەنجومەی نەوت و غاز بکات کە پێکاتۆ لەو 4 کەسە بۆ ئەوەی حەلێک بۆ ئەم میلەتە بدۆزینەوە ئێستاکە من تێناگەم بارودۆخی سیاسی چه عیلاقی بە معاشی خەڵکەوێ باشە عێراق بەغدا حکومەت وێران بووە لەناو شەڕی داعشایە یەک بەدەقەش معاش ئەوە نابێ باشە پێشتر ئەیانوت ئەگەر ئەم پارە لە بەغاوەدی و تاخیرە بێ موچە یخۆستان پارە لێوە نامی لە تورکیاوەدی ئەم سەبەبی تاخیربوونە گاڵتەکردن بە قوتی میلەتە چییە بۆیە ئەبێ پەرلەمان بەڕێی من واز لەم یاسایە بێنێ کە پێوترێ پەیڕەوی ناوخۆی پەرلەمان خەریکی بێ ئێستاکە خەریکی ئەو مەلەفە حساسانە بێ کە یەخەو بەرۆکی ئەم میلەتەی گرتووە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە دو پرسیارمەوەی کە وابڕێر ئەمڕۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان وتارێک پێشکەش بکە و دیارە فراسۆنی پارتیش ئامادە دەبێتن و ئەوان دیارە دەیانەوێ یاخود ئامادەم بۆی کە بزانن سەرۆکی پەرلەمانی کوردستان چی دەڵێتن لەسەر پرسی سەرۆکایەتی هیچ زانیارێک هەیە لە ئێوە کە ئاخۆ یاخود لە کۆبنەوەی دەستەی سەرۆکات لەگە سەرۆک فراکسیۆنەکان کە باسی کراوە من ئەگەم لێ نییە بەڵام تەمەنا ئەەکەم وتارەکەی سەرۆکی پەرلەمان ئەو لەو ئاستە بێ کە متمانە و سیقە بۆ پەرلەمان بگەڕێنێتەوە نەک شەرعیەت ئەبێ جایکەینەوە خەڵک خەریکە متمانی بە پەرلەمانیش نەبێنێ ئەبێ پەرلەمان بە ئەدا و ڕۆڵی خۆی هەستێ لە چاو سوورکردنەوەی هیچ کەسێک نەترسێ پەرلەمان بە ڕۆڵی خۆی هەستێ لە ڕووی محاسبەکردنی حکومەتەوە بە دەرەجەیەک ئێمە جارێ با بارودۆخی ئابووری خەڵک چاکەین و سیاسیەکە خەڵکی سیاسی بۆ خۆی چاکێکە مەسەلەی سەرۆکایەتی هەرێم هەر ئەتوانین دادیتەوە تا چاکە بێ شتەکانی تر بەمەوە نەبەستین بۆیە ئێمە وەکو پەرلەمان ئەبێ بە ڕۆڵی خۆمان هەستین بۆ ئەوەی کێشەی خەڵک چارەسەرکەین ئەگەر لە وتارەکەی سەرۆکی پەرلەمان ئەمەی تیابێ ئێمە بتوانین لەم خولەی لە پێشمانە ئەم کارانە بکەین زۆر باش بۆ حاجی کاروان کە لەگەڵ مامە بە شێوەی ڕاستەوە مراد بڵێ وەکەوەی کە حاجی کاروان ئاماژەی پێکرد کە دیارە ئەمڕۆکە واژۆیان کۆ کردەوە بۆەوەی کە لێپێچینەوە یاخود لێپرسینەوە لە وەزیری سامانە سروشتەکان بکرێت بۆەوەی کە خەڵکی کوردستان ئیتر ناتوانێت بەڵێ ڕێبوار دیارە دانیشتەکەی پەرلەمان دەست پێ دەکات بۆیە سپاس بۆ تۆ بۆ میوانەکەشت دەچینە